ئێمە پێمان وایە ئەم هێرشەی کە تورکیا دەستی پێکردووە لە چەند قۆڵێکەوە بۆ سەر هەرێمی کوردستان ئامانجێکی استراتیجی گەورەی هەیە و مەترسیێکی گەورە لەسەر قەواری هەرێمی کوردستان دروستەکە و زەرورزیانێکی زۆری بە خەڵکی ناوچەکە گەیاندووە و ئێمە پێمان وایە کە ڕای نێودەوڵەتی لە دژی ئەم هێنە بجوڵێنرێ و حکوومەتی هەرێم حکوومەتی ناوەندی حکوومەتی فیدرالی عێراق لەسەر ئەم لەشکرکێشەی بێنە دەنگ و بە هەمومان هەوڵێ بین بۆی کە ئەم لەشکرکێشەی تورکیا ڕاگرین و هێزەکانیان کێشنەوە دووە چکە ئێستا ژمارەی ئەو هێزانەی کە ڕۆژانە دێنە هەرێمی کوردستانەوە ڕوو لە زیادبوونە نزیکەی 69 بنکەی لە هەرێمی کوردستان داناوە کە ئەمە بە پێی هیچ مەعیارێکی نێودەوڵەتی جایز نییە و دەستی کردو بە داربڕینەوەی دارستانی سنوورەکە کە ئەمە تاوانێکی گەورەیە دەرهەق بە ژینگە و بە مرۆڤایەتی و سوکایەتیکردنە بە خەڵکی کوردستان سوکایەتیکردنە بە ئیرادەی خەڵک لەم ناوچەیە بۆیە ئەمە ئەوەی کەیکەین کارێکی مەدەنیانەیە و هەوڵە دەین پەیامی خۆمان لە ڕێگای ئەم ڕێپیاوانەوە بگەینە لایەنە بەرپرسەکان. ئەمە پێمان وایە تورکیا ئامانجێتی پارتی دموکراتی کوردستان و هێزەکانی کەش بگلێنێتە ئەم شەڕەوە بێ بە شەڕی خۆ بەخۆ بێ بە شەڕی کوردی بۆ کورد و ئەم شەڕە ئەگەر وای لێبێ هیوادارم وای لێنێت وەگەر وای لێبێ ئاگری ئەم شەڕە بە هەموو شوێنەکانە بڵاوە بێتەوە و ئەو کاتە مەترسیەکە گەورەتر و حەزمی خەسارەتەکە گەورەترە بێ بۆیە پێشنیاری ئەمە داخوازی ئەمە ئەوەیە کە هێزەکانی هەرێمی کوردستان پارتی دموکراتی کوردستان لەم کاتە هەستیارە هێزەکانیان نەجوڵێن بەرە ڕووی ناوچەکانی کە پەکەی لێیە یاخود گەیلاکانی لێ داواکەین ئەوان حەکیمانە مامەڵە بکەن لەگەڵ ئەم دۆخە زۆر مەترسیدارە ئەگەر ئاگری ئەم شەڕە گەشە بکات و ئەگەری کوژانەوەی زەحمەترە بێت و دەستی لایەنەکانی تیژ دەکاتەوە بۆی کە تەدەخول لە شوێنی هەرێمی کوردستان زیاتر بکەن ئەو کاتە ڕەنگە بە ئێمە و بە خەڵکی کەش چارەسەر نەکرێت.